لە پاڵ جەنگی سەربازی نێوان رووسیا و ئۆکرانیا کە بە پشتیوانی ڕۆژاوا بۆ ئۆکرانیا بەڕێوە دەچێت، جەنگێکی ساردی ئابووریش لە نێوان هەردوو بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوا لە ئارادایە کە لایەنی سەرکەوتوو تێیدا دەبێتە براوەی هەموو جەنگەکان. لەم نێوەندەدا چین کە هاوشانی ئەمریکا خاوەنی بەهێزترین ئابووری جیهانە بە پشتیوانی رووسیا پلان بۆ لاوازکردنی دراوی دۆلاری ئەمریکی دادەنێت تا چیتر وڵاتەکە لە ژێر هەژمونی دۆلاردا نەمێنێتەوە. بە پێی راپۆرتێک، چین دەیەوێت دراوی دیجیتاڵی یوان بکاتە دراوێکی جیهانی بە ئامانجی شکاندنی قۆرەخکاری دۆلاری ئەمریکی. ئەوەش لە ڕێی دروستکردنی سیستمێکی پارەدان کە ڕێگە بە یوان بدات لە دەرەوە کاریگەری گەورەی هەبێت بەبێ ئەوەی کار بکاتە سەر یاسا سەپێنراوەکانی تایبەت بە دراوی ناوخۆ. لەمبارەوە گۆڤاری The Economist بەریتانیا ئاشکرای کردووە هۆکاری ئەم هەنگاوەی دەسەڵاتدارانی پەکین بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ترسیان هەیە ئەگەر هێرش بکەنە سەر تایوان وڵاتەکان ڕوبەڕووی سزای توندی ئابووری ئەمریکا ببێتەوە، هەروەک چۆن بەهۆی هێرش بۆ سەر ئۆکرانیا سزای بەسەر رووسیادا سەپاندووە. بەوتەی ئەو سەرچاوەیە پشتبەستنی بەردەوامی چین بە دۆلار بەردەوام جێی بێزاری سەرانی ئەو وڵاتە بووە. ئەوەش نەک هەر لاوازی چین نیشان دەدات بەرامبەر بە سزاکانی ئەمریکا، بەڵکو دەیخاتە دۆخێکەوە کە بە پێی خواستی ئابووری ئەمریکا بجوڵێتەوە. گەرچی بەرپرسانی پەکین بە دووری دەزانن بەم زوانە یوان بتوانێت شوێنی دۆلار بگرێتەوە، بەڵام ئامانجی چین ئەوەیە سیستمێکی پارەدان دروست بکات کە هاوبەش ئابووریەکانیان بەکاری بێن و زەحمەت بێت ئەمریکا بتوانێت قەدەغەی بخاتە سەر یاخود چاودێری جوڵەکانی بکات. ئەو پرۆژەیە لە مانگی ئایاری 2020ەوە خراوەتە کار. بە جۆرێک لە 15 هەرێمی چین هاوڵاتیان دەتوانن جزدانی ئەلکترۆنی دابەزێن و لە بازاڕەکانی ناوخۆ مامەڵی پێوە بکەن. بە بڕوای بەشێک لە چاودێرانی ئابووری لە داهاتوێکی دووردا یوانی دیجیتاڵی چین جیهان دەگرێتەوە و هەروەک چۆن ئابووریەکەیان جیهانی بەگشتی گرتووەتەوە. لەلایەکی دیکەوە لە ڕۆژانی ڕابردوودا چین و رووسیا هەنگاوێکی نوێیان بۆ سنووردارکردنی کاریگەری دۆلار هەڵگرت. ئەمەش دوایەوەی بڕیاریاندا چی دیکە لە مامەڵە بازرگانیەکانی هەردوو وڵاتدا کاری پێ نەکرێت. لەو بارەوە کۆمپانیای غازپرۆمی رووسی لە ڕاگەندراوێکدا ئاشکرای کرد لەمە دوا بە یوانی چین و ڕۆبڵی رووسی غاز هەناردەی پەکین دەکات. هەروەک رووسیا پێشتر بە وڵاتانی ئەوروپای ڕاگەاندووە لەمە دوا غاز و نەوت بە ڕۆبڵ دەفرۆشێت. بە هەمان شێوە ڕێکەوتنێکی هاوشێوەی لەگەڵ تورکیا هەیە، ئەمەش بە ئامانجەوەی مامەڵە بە دۆلار کەم بێتەوە پشت بە دراوی ناوخۆیی لە شوێنی دۆلار ببەسترێت. سەرەڕای ئەم هەوڵانە تا ئێستا دۆلار لە ئاستێکی بەرزدا و بێڕکابەر ماوەتەوە. ئەمەش لانی کەم تا ئەو کاتەی جەنگە سەربازی و ئابووریەکان بەلایەکدا دەکەون و لایەنی سەرکەوتوو دەردەکەوێت.